ترامپ بە هیچ جۆرێک هیچ ڕێزێک و ئەرزشێک دانانێ بۆ ئەو دام و دەستگا و دامەزراوانە بۆ ئەو یاسایانەی کە ئەمریکا خۆی ڕابەرایەتی دنیای کردووە لەوەی کە ئیمزای کۆ کردوتەوە لە وڵاتان کە پێویستە لەسەر فڵان شدڕێ بکەوین هەمومان تەنانەت ئەو شتانش هەمووی پێشێل کراوە. ئێستا شیکەرەوانی سیاسی ناوەندەکانی لێکۆڵینەوە باز لەوە ئەکەن کە سیستمی کۆنی ئیدارەدانی جیهان بە تەواوەتی مردووە. سیستمێکی نوێژ هێشتا نەهاتۆتە ئاراوە چونکە پێویستی بە کۆمەڵێک ئیتیفاقیات هەیە کە لە نێوان وڵاتان کۆمەڵێک لێک تێگەیشتن لەسەر شتڕێ بکەون. ئەو قۆناغەش هێشتا نەهاتۆ لەبەرەوە ئێستا قۆناغی فەوزایە، قۆناغێکە سیستمی کۆنی جیهانی بە تەواوەتی مردووە چونکە نە ئەمریکا و نە ئیسرائیل ڕێز بۆ هیچ یەکێک لەو یاسا و ڕێسایانە دانانێن، نە لە ڕووی سیاسیەوە، نە لە ڕووی ئینسانیەوە، نە لە ڕووی فکریەوە، نە لە ڕووی اقتصادیشەوە. یعنی ئەو عەولەمەیە کە ئەمریکا ئیدعای بۆ کرد لە دوای نەوەتەکانەوە کە پێویستە سنوورە بازرگانیەکان لە نێوان وڵاتانە بە تەواوەتی بکرێتەوە کاڵاکان بگەنە هەموو ژیان و حڕێتی ئازادی کڕین و فرۆشتن و مامەڵەی تیجاری، ئازادی کاروباری بانکی و دارایی بۆ ئەوەی کە مەسەلەن تۆ شەریکەیەک وەکو کەس وەکو شەریکە وەکو وڵات خاوەنی کۆمەڵێک پارەی هاتووی دۆلاری ئەمریکیت کڕیوە لە یەکێک لە بانقەکانە دادناوە وەکو سەرمایە و لە حسابی خۆتایە، تۆ بەپێی ئەو یاسایانەی کە ئەمریکا خۆی دایناوە ئەبێ خاوەنی ئەو پارەیەبی و حڕێتی کاملت هەبێ بەوەی کە چۆن مامەڵەوە پارەیەوە ئەەکەی. ێ باشە بینیمان کە چۆن ئوسوولەکانی رووسیا هەمووی تەجمیت کرا لە ئەمریکا و لە ئەوروپا. باز لە 600 ملیار دلار ئەکرێکە هەمووی ئوسولی رووسیە و مڵکی رووسایە. ئێستا ئەوروپا بەهەر بەوەشەوە نەوەستان کە دەستمیدیان کردووە ناهڵێن رووسیا مامەڵی پێوە بکڵێن بابێن لەو پارانە هەڵبگرین لە ئۆکرانیایە بەکاری بهێنین هەم بۆ جایەتی رووسیا هەم بۆ جارێکتر بۆ ئاوادانکردنەوە. ێ باشە ئەمریکا خۆی یەکەم کەس بوو کە رووسیا بێبەش کرد لە نظامی سویفتی عالەمی لە تەحویلی دۆلار لە جیهانە.